ئەم کاتتان باش. پرسیارێکی زۆر لەلایەن هاوڵاتیانەوە دەکرێت سەبارەت بە ئایندەی نرخی گۆڕینەوەی دۆلار بەرامبەر بە دینار. ئایا دۆلار لەم ڕێژەی ئێستا زیاتر دادەبەزێت یان ئەگەری بەرزبوونەوەی بەهێزە؟ ئەو کەسانەی کە دیناریان هەیە لە ئێستاە بیگۆڕنەوە بە دۆلار یان نا. لە ڕاستیدا کۆمەڵێک فاکتەری بەهێزەیە کە ڕۆڵیان هەیە لە دابەزینی بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی و بە ئەگەری زۆرەوە ئەم فاکتەرانە بۆ زەمەنێکی درێژتر لە ئێستا ڕۆڵیان دەبێ و دەوریان دەبێت لە دابەزاندنی بەهای دۆلارە. دەتوانین سەرنجی کۆمەڵی خاڵی گرنگ بدەین. یەکەم، لە ماوەی هەفتەی ڕابردوودا بانکی مرکزی عێراقی زیاتر لە ملیارێک و 650 ملیۆن دۆلاری خستۆتە بازارەوە. ئەمە گەورەترین بڕی خستنە ڕووی دۆلارە لەلایەن بانکی مرکزیەوە لە ماوەی هەفتەیەکە بە درێژایی چەندین ساڵی ڕابردوو. بەڕاستی پۆینتی گرنگ لەم مەسەلەیە، خاڵی گرنگ لەم مەسەلەیە بە تەنها بریتی نییە لەوەی کە قەبارەیەکی زۆر گەورە لە دۆلار خراوەتە بازارەوە کە توانای تەختێکردنی تەواوی خواستی بازرگانەکانی هەیە بۆ حواڵەی خارجی، بەڵکو ئەمە دەلالەتە بۆ شتێکی گرنگتر، ئەویش ئەوەیە بانکی مرکزی عێراقی توانیوەتی دەستی بگا بەو یەدەگە نەختینەیە کە لە ئەمریکا هەیەی و پێشتر ئەو یەدەگە نەختینەیە نەیدەتوانێت وەکو پێویست بەکاری بنێ، بەڵام ئەم قودرە گەورەیە لە قستە ڕووی دۆلار توانایەکی گەورەی بانکی مرکزی نیشانەدا بۆ ئەوەی کە دەستی بە یەدەگە نەختینەکەی ئەمریکا گەشتووە کە زیاتر لە 110 ملیارد دۆلارە. بێگومان ئەوەش ئەنجامی تەفاوزێکی گەورەی، ئەنجامی تێگەشتنێکی زۆرە لەگەڵ وەزارەتی خەزانەی ئەمریکا و لەگەڵ بانکی مرکزی ئەمریکا. خاڵی دووەم کە لەم مەسەلەیەدا گرنگە بریتە لە کۆتایی هاتنی پلتفۆرمی ئەلکترۆنی کە وەکو سەکۆیەکی ئەلکترۆنی بەکاردەهێنرێت بۆ حواڵەکردن. بێگومان ئەمە ڕووداوێکی زۆر گرنگە لە سیستەمی نەختینەی عێراقیە. پێشتر و لە سەرەتای ئەم کێشە لە 2020ەوە تا ئێستا یەکێک لەو کێشە گەورانەی کە ڕوبەڕووی بەهای دۆلار بەرامبەر بە دینار بۆتەوە ئەوە بوو کە نەدەتوانرا خواستی تەواوی بازرگانەکان بۆ حواڵەی خارجی لە ڕێگەی سەکۆی ئەلکترۆنیەوە بەدیبێ و ئێستاشی لەگەڵا بێ خواستی لە 100% بازرگانەکان ناداتەوە. ئەمەش دەبێتە هۆی زیادبوونی خواست لەسەر دۆلار لە بازاری تەریبا و نرخی دۆلار بەرزەکاتەوە. بەڵام کار لەسەر هەڵەشانە ئەم سیستەما کە ئێستا 7 بانک لەلایەن بانکی مرکزی عێراقی و حسابیان بۆ کراوەتەوە و دەتوانن ڕاستەوخۆ حواڵە بکەن لە بانکێکی ئێرەوە بۆ بانکێکی دەرەوە کە بێگومان لەژێر چاودێری وەزارەتی خەزانە و وەزارەتی بانکی فیدرالی ئەمریکا. ئەمە ڕووداوێکی گرنگە و مژدەیە بەوە دەدات کە دەتوانێت تەواوی ئەو خواستانی لەسەر دۆلار بۆ بازرگانی دەرەکی هەیە جەبەجێ بکرێت. خاڵی سێم کە گرنگە لە بە دوواداچوونێکی تایبەتی بانکی مرکزی عێراقیە دەرکەوتووە خواست لەسەر دۆلار لە بازاری تەریبا یان ئەوەی کە بە زمانی خەڵک پێ دەگوتێت لە بازاری ڕەشا بە نیسبەتی لە 162 کەمی کردووە. خەڵک بازرگانەکان عەقدە بازرگانەکان دۆلار بە ڕێژەی لە 162 کەمتر دەکڕن. ئەمە هێمایە بۆ ئەوەی کە ئەو سیاسەتانەی بانکی مرکزی عێراقی ئەدای کرد جێبەجێ کرد لەوەی کە هەموو گرێ بەسەر ناوخۆیەکانی عێراقی کرد بە دینار تا ئەندازەیەکی زۆر سەرکەوتووە، خواست لەسەر دینار زیادی کردووە. تێکڕە هەموو ئەمانە دەوری گەوریان هەیە لە دابەزاندنی بەهای دۆلارە و پێدەچێت لە چەند ڕۆژی داهاتوودا بەهای دینار دابەزینی زیاتر بەهای دۆلار دابەزینی زیاتر بەخۆ بینێ. لەگەڵ ئەوەشدا دەبێت ئەوە ڕەچاو بکەین کە ئەمانە تەنها فاکتەر نین کە ڕۆڵیان هەبێت لە یەکلایکردنەوەی بەهای دۆلار بەرامبەر بە دینار. فاکتەری دیکەش هەیە و عێراق ڕۆڵ دەبینێ، بەڵام بەدڵنیایەوە ئەمانە فاکتەری بەهێزن. ئومێدەوارم وەڵامەکان بەرچاوڕوونیەکان باش بێت بۆ هاوڵاتیانی ئێمە و هیچ کەسێکی هاوڵاتێکی ئێمە لە ئاڵۆگۆر و بەرزوونەسبی نرخی دۆلار بە دینار تووشی زیان نەبێ و ڕێزم بۆ هەموو لایەک.